ناوم نهرۆ قادر ڕەشیدە، دانیشتووی شاری سلێمانیم. ماوەی 25 ساڵە کار لە هونەری جواننووسی و نەخشەسازی یەکەم. ئەم هونەرە هونەرێکی ڕەسەنی زۆر کۆنە، بەڵام گرنگی و تایبەتمەندی خۆی هەیە و لە کارەکانما هەوڵم داوە جوانی و ئەندازە سازی و هونەری تایبەتی ئەم هونەرە بە جوانی بەرجەستە بکەم. لە ماوەی 25 ساڵدا کارەکانم لە پێناو خستنە پێشەوەی ئەم هونەرە بووە. لە شاری سلێمانیە زیاتر لە 5 کاری هونەری لە بواری هونەری خەت و نەخشەسازی ئەنجام داوە کە هەرێکیان تایبەتمەندی خۆی هەیە. بۆ نمونە بۆ یەکەمین جارە لەسەر ئاستی عێراق و ئاستی جیهانی ئیسلامی کە تابلۆیەکی ئایەتەل کورسی کە خەتاتی بەناوبانگی کورد حامد ئامێدیە کە بە ئەندازەی 100 مەتر مربع جێبەجێ کراوە کە 1,000 پیتەکانی 2 مەتر درێژە کە ئەتوانم بڵێم لە ڕووی ئەندازەیەوە لەسەر ئاستی جیهانیە ئەبێ حسابی بۆ بکرێت. بۆیە بە خۆشحاڵیەوە لە ماوەی کارکردن ما عشقێک و خۆشەویستیەک بۆ ئەم هونەرە پاڵی پێوە ناوم کە زیاتر ئەم هونەرە بەرەو پێشەوە بچێت و زیاتر خەڵکیش ئاشنا بێت و ئەوەشمان بیر نەچێت لە مەسەلەی ئەم هونەرە ئەم جوانکاریە بۆ خزمەتی مرۆڤە. کاتێکیش مرۆڤ هونەرێکی باڵا ئەبینێت هەمیشە هۆگری ئەبێ و تایە تواناکانی خۆی و ئەندازەزازی کارەکانیشی بەدیەکرێتایە و من بە خۆشحاڵیشمەوە لە ماوەی کارکردن بە کارەکانم لە ئاستی هەرێمی کوردستان و لە دەریشەوە کارم کردووە. بۆ نمونە من لە ساڵی 2021 بانگێشتی فەرمی وڵاتی قەتەر کرام و بە تایبەتیش بۆ کاسی عالم کە جوانترین کاری هونەریم لە کەتارا جێبەجێ کردووە کە یەکێکە لە کارە هونەریە جوانەکان لە شاری گەشتیاری کەتارا. بۆیە هەمیشە هەوڵم داوە کارەکانم سنوورەکان بەزێنێت و بتوانین زیاتر ئاشنایی ئەم هونەرە بەرفراوانە کە مێژۆکەی زیاتر بۆ 1400 ساڵ زیاتر ئەگەڕێتەوە کە تایە کورد جێدەست و پەنجەی گەورەی هەبووە لەم شارستانیەتە کە بە خۆشحاڵیەوە ئێستا ئەگەر هونەری جواننووسی و نەخشەسازی ئەگەر بکەی بە 4 کۆڵەکەوە حتا ئێستاشی لەگەڵا بێ 3 کۆڵەکەی بەدەست کوردەوەیە کە ئەمەش جێگەی خۆشحاڵیە.